ئەلێرەڕە ئیعلام کاری خۆی کرد بە هەموو کوچە و کۆڵان و ماڵێکی مەدینە بڵاویان کردەوە کە خاتو عایشە خێزانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زینای کردووە. هەتا هەندە بڵاویان کردەوە، هەندە دووبارەیان کردەوە. زۆرێک لە مسلمانانیش کەوتنە شەک، بەڵکو هەندێک لە مسلمانان ڕێگ ئەو ئیعلانەی منافقانیان وەرگرت و دووبارەیان دەکردەوە پەنا بە پەروەردیگار. دوای یەک مانگ لەو ماوەیە کە وەحی دانەبەزی، حاڵەتێکی زۆر ناخۆش بوو بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. منافقەکان لە هەموو شوێنێک تانەیان دەدا و وای لێ هاتبوو هەندە ئیعلامەکەیان بە قووەت بوو، مسلمانانیش پێوە هەر خەڵەتا بوون، ئەوانیش قسەکانی وانیان دووبارە دەکردەوە تا پەروەردیگار لە سوورەتی نووردا بەڕائەتی دابەزاند لە بۆ ئەو خاتونە پاکە، لە بۆ دایکمان خاتو عایشە. پەروەردیگار فەرمووی: إن الذين جاءوا بالإفك عصبة منكم لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم. فەرمووی ئەوانەی کە ئەو بوختانەیان کردووە هەر کۆمەڵێک بوونە لە خۆتان، ئەو بوختانەیان دووبارە کردوێتەوە و ئەو ئیعلامەیان بە گەورە وەرگرتووە، وایان زانیوە هەر شتێک لە ئیعلام بێ ڕاستە، یەکسەر دووبارەیان کردوێتەوە وەریان گرتووە. فەرمووی پەروەردیگار: لا تحسبوه شرا لكم، وا هەز مەکەن ئەوە خراپ بێ بۆتان، بل هو خير لكم لكل امرئ منهم ما اكتسب من الإثم. لەبۆ هەر کەسێک بەشی خۆی تاوانەکەی هەیە، بای گەیاندن و بای قسەکردن و بای باوەڕ پێکردنی، هەر کەس بای خۆی تاوانەکەی بۆ هەیە، چونکە باوەڕی بەو ئیعلامە منافقانە کردووە. هەر شتێک لە تەلەڤیزۆنی منافقەکان پیشان دەدرێ، یەکسەر قەناعەتی پێدەکە و یەکسەر باوەڕی پێدەکاتن. فەرمووی وا هەز مەکەن خراپ بێ بۆتان، بەڵکو خێری تێدایە بۆ ئەوەی مسلمانە پاکەکان جیا بکەنەوە لەوانەی کە بە قسەی منافقان هەڵدەخەڵەتێن. پەروەردیگارە فەرمێ: ولولا إذ سمعتموه ظن المؤمنين والمؤمنات بأنفسهم خيرا قالوا هذا إفك مبين. خۆ ئەگەر ئیمانداران لە پیاوان و ئافرەتان گومانی چاچیان بە خۆیان ببردبایە، واتە مسلمان گومانی چاک بە برا مسلمانەکەی بباتن، خۆ ئەوە چاکتر بوو بۆتان، چونکە ئەوە مسلمان لەگەر مسلمان پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ: المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا. ئیماندار بۆ ئیماندار وەکو خشت وایە، هەمووی پشتی یەک دەگرن. ئەوەیە ئیماندار، نەکا گومانی خراپ بە برا مسلمانەکەی و بە خوشکە مسلمانەکەی بباتن. هەتا پەروەردیگارە فەرمێ: وتحسبونه هينا وهو عند الله العظيم. پێتان وایە شتێکی سادەیە، ئیعلامێک لە منافقان بڵاو دەبێتەوە و ئێوەش وەری دەگرن و وەکو منافقان دەیڵێنەوە و ئەزانن سادەیە. وتحسبونه هينا وهو عند الله العظيم. بەڵام لای پەروەردیگار زۆر گەورەیە ئەو ئیعلانە، ئەو ئیعلامەی کە ئەوان دەیکەن، ئەو شتەی کە ئەوان بڵاوی دەکەنەوە تۆش وەری دەگری بڵاوی دەکەیەوە، زۆر گەورەیە لای پەروەردیگار، وا مەزانە ئەوها ئاسانە.